بەهۆی کەمبوونەوەی هاوردەکردنی لە ناوەڕاست و خواروی عێراقەوە نرخی کیلۆیەک تەماتە 1700 دیناری تێپەڕاند. هۆکاری گرانبوونی تەماتە و کەمبوونەوەی بۆ ئەوە دەگەڕێنرێتەوە پێشتر لە پارێزگای بەسرە ڕۆژانە زیاتر لە 150 تەن هاوردەی سلێمانی دەکرا کە زۆربەی تەماتەی عێراق و هەرێمی کوردستانیش هەر لەم پارێزگایەوە هاوردە دەکرێت. بەڵام ئێستا بەهۆی کەمبوونەوەی وەرزی تەماتە لەوێش کەم بۆتەوە بەشی پێداویستی ناوخۆییان ناکات. تەنها چەند سەبەبێکە بوو چەند هۆیەکە بوو بەهۆیەوەی کە نرخی تەماتە گران بێ. یەکەم سەبەبەکەی ئەوەیە کە بەهۆی کەشوهەواوە زۆر لە بەرهەمەکان کەمی کردو هەندێک بەرهەم ئەو ئینتاجەی جارانت نایەت کە دنیا گەرم بوو. خاڵی دووهەمیش ئەوە بوو کە بەپێی بڕیارێک کە حکوومەتی اتحادی داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کردبوو ڕێگە بە قەدەغەکردنی هاوردەکردنی تەماتە با لەبەرەوەی بەرهەمی خوار و ناوەڕاستی عێراق تەماتەیەکی زۆریان نەبوو لە 21 مانگی یەکە ئەم بڕیارە دەرکراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە. ئەمڕۆ تا 1700 دینار ڕۆی لە علوی سلێمانیا لەو بڕۆیان سبێنی ئەم وەختانە کیلۆی لە 500 دینار و 600 دینار تا 700 دینار بێت. تقریبا ئەمڕۆ تا ئێستا کە ئێمە ئەم بەیانی ئاگادار بووین تا ئێستا تقریبا 6 تەن داخل بوو 55 بۆ 6 تەن لەبەرەوەی تەڵەبێکی زۆری لەسەر بووە لەوێش ئینتاجەکە کەم بۆی ئەوەیە کە ڕزگەکان کەمی کردووە بۆی ئەوەیە کە مەسەلەن بەرهەمەکان نەماوە. هەرچەندە ماوەی زیاتر لە 5 مانگە قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی تەماتە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵی هەرێمەوە هەیە، بەڵام گرانبوونی نرخی تەماتە وای کرد وەزیری کشتتوکاڵ بەپەلە قەدەغە هەڵبگرێت لەسەر بەرهەمی تەماتە. بۆیە لە چوارشەمەوە لە ئێران و سووریاوە تەماتە هاوردەی هەرێم دەکرێت. کاسبکارانیش دەڵێن لە مانگی ڕەمەزان لە تەماتە خواسی زیاتری لەسەرە و گرانبوونی نیگەرانی بە دوای خۆیدا دەهێنێت. ئەمڕۆ تا 1250 دینار لە علوی سلێمانیا فرۆشاوە. ئێستا بە بۆنەی ئەوەی کە وەزارەتی کشتتوکاڵ کتابێکی بڵاو کردوێتەوە تا ئاستێکی باش تەماتە دابەزینێکی زۆری بەخۆیەوە بینیوە. ئێستا لە بازارەکانە تەماتە دەوری 1000 دینار تا 900 دینار تا 800 دیناریش علوی سلێمانی هاتووە. خواستی زۆریشی لەسەرە تێگەیت یعنی بە بۆنەی ڕەمەزانەوە بگرە ئەو نەونیوێکی ڕۆژانی تر تەماتە خواستی لەسەر زیادی کردووە. جگە لە بەرهەمی تەماتە لە سەرەتای مانگی دووەوە کەلەرم و بروکلی و قەرنابێتیش بە ڕێژەی 140 نرخەکانیان بەرز بووەتەوە. گرانبوونی ئەم بەرهەمانە کە خواستێکی زۆریان لەسەرە بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست دەکات و داوا دەکرێت حکومەت چاودێری زیاتری هەبێت لەسەر بازاڕ و ئەم بەرهەمانە لە ناوخۆشدا پەرەی زیاتری پێ بدرێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیان سلێمانی.